دۆزبایی هەشتی مار لە تەواوی ژنانی جیهان و ژنانی کورد و سەرجەم ژنانی پارتی ساوز ئەەکەم بە بۆنەی هەشتی مارسەوە پێمان خۆش بۆ چالاکیەک ئەنجام بین هەم ژینگەی بێت و هەم دەلالەت لە ئاشتی و ئازادی و ئارامی ژن کە چونکە ژن پێگەیەکی گرنگی هەیە ناو کۆمەڵگەیە ئەگەر ژیانی ئاشتی و ئارام نەبێت ئەگەر ئازاد نەبێت ڕەوشی کۆمەڵگەش بەرەو تێکچوون ئەچێت هەر یەکێک لە تاکی کۆمەلگا پێویستە لە هەوڵی ئەوەیە بێ کە ژن ئازاد بێ ئارام بێ بۆ ئەوەی چونکە ژن پەروەردەکارە بەخێوکارە ئەگەر وانە بێ ناتوانێت کارەکانی خۆی بە باشی ئەنجام بە پێویستە هەر یەکێک لە تاکی کۆمەڵ ئایا ڕەگەزی پیاوە ڕەگەزی ژنە پێویستە لە هەوڵی ئازادی ژنا بێت ڕەنگی مۆ ڕەمزی ژنە هەشت کۆتر ئازاد ئەەکەین لە بەبوونی هەشتی مارسەوە واتە ئاشتی و ئارامی و ئازادی لە هەشتی مارسا دەستی پێ کردو ئەبێ بەردەوام بێت. بەهیوای ئازادی